داواکارم لە پەروەردگار خوای گەورە بخاتر ناوجوانەکانی اسمی عەڵەمی خۆی لە گوناح و تاوانی هەموو لایەکمان خۆش ببێ، عیبادەتمان لێ قبوڵ بکا، لە مردووی هەموو لایەکمان ڕازی بێ. خوای گەورە هەرچی چاکەیە بخاتە سەر تەرازووی چاکەکانمان، هەرچی خراپەشە خوای گەورە بخاتە ناوجوانەکانی قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و سەرپێچی هەموو لایەکمان. خوای گەورە ڕەحمە لێ بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە، بمان کاتە ئیماندارێکی ڕاستەقینە شوێنی سنەتی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سڵات وەسەلام. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە لەسەر حەوضی کەوسەر، ئەم دەم چاوە جوانانە خوایە بخاتە گەورەی خۆت بە دیداری ئەو خۆشەویستەی خۆت شادمان کەیتەوە، بەدەستی مبارەکی پێغەمبەر خوایە لێ تەپاڕێینەوە لەسەر حەوضی کەوسەر ئاو بداتە هەدانە بەدانەمان. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێینەوە لەژێر ئاڵای شەفاعەتی پێغەمبەردا حەشرمان بکەی. خوایە لێ تەپاڕێینەوەی پەروەردگارە ڕەحممان پێ بکەی، ژیانمان پڕخێر و بەرەکەت بکەی. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێمەوەی پەروەردگارە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی، لێقەوماوەکانمان بکەی، هەژارەکانمان بکەی، ئەوانەی دەستیان کورتە یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێمەوە کەسانە داوای دوعای خێریان کردووە نەخۆشن، خوایە شفای عاجلیان بدەی. یا ڕەبی خوایە ئەوە ئەسیرن، ئەوەی گیراون، خوایە ئازاریان بکەی. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێن، ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی، ڕەحم بە گەنجەکانمان بکەی، لاوەکانمان بکەی. خوایە وڵاتمان بپارێزی لە هەموو شەڕێک، لە هەموو موسیبەتێک، لە هەموو بەڵایەک، لە هەموو فیتنەیەک. خوایە ئاشتی و برایەتی و تەبایی و یەکریزی بەرقەرار کەیتیا یا ئەڵڵا، خوایە هەرزانی بەرقەرار کەیتیا یا ئەڵڵا. آمین آمین والحمد لله رب العالمين.